ژمارەی گەشتیاران بزانین چەند بووە داهاتیان چەند بوو بۆری کوردستان بەڕاستی ئەم پشووی جەژنی قوربان ژمارەی زۆر گەشتیار ڕێیان کرد هەرێمی کوردستان و بازاری هەرێمی کوردستان بە تەواوەتی پێوەی دیار بوو کە گەشتیاران ڕۆڵێکی زۆر باشیان هەیە لە بوژانەوەیە لەگەڵ ئیبراهیم عەبدولمەجید و تەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم لە ئاستۆدیۆکارمان لە هەولێر گفتوگۆکەم کاک ئیبراهیم سڵاو لێبێ سەبارەت بە ژماری گەشتیاران دوایین داتا دوایین ژمارە تا ڕۆژی ڕابردوو وەکو دوایین ڕۆژی پشوو چەند بووە و پێی پارێزگاکانیش چەند بۆ ژمارەکە. سلااو لە تۆی بەڕێز لە تەواوی بینەران زۆر سوپاس بۆ میوانداریە بەڵێ سەبارەت بە دوایین داتا و ئامارەکان کە بە فەرمی لە دەستەی گەشت و گوزار هەیە لە ڕاستیدا تا ئێستاش بەڕێوەبەرایەتی پلاندانان و ئامار ئێمە خەریکن زیاتر بەیاناتەکان تحلیل بکەین ئەو داتایانە شی بکەینەوە بەڵام ئەو داتایکە لە ئێستادا لە بەردەستی مندا هەیە تەنها لە پشووی جەژنی قوربان کە 8 ڕۆژە ئێمە 4 ڕۆژی جەژن 2 ڕۆژ پێشی جەژن و 2 ڕۆژش دوایی جەژن وەرەگرین بەپێی ئەوە ئەزمونەی ساڵانی ڕابردوو هەمان بووە 8 ڕۆژ وەرەگرین لە بۆنەی پشووی جەژنی قوربان لە ماوەی ئەو 8 ڕۆژەدا 338,331 گەشتیار ڕویان کردوتە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان ئەمە بێجگە لە زیاتر لە 250,000 سەردانی کاری واتە گەشتیاری ناوخۆی شواتەوە بەسمان لەو گەشتیارانەی کە بۆ نمونە لە سلێمانی دەچێتە دۆکان و ئێوارەکەی دەگەڕێتەوە یا خودەوانەی بۆ نمونە لە هەولێر دەچێتە بێخاڵ و دواتر ئێوارەکەی ئەگەڕێتەوە ئەمانە ئەو پێناسەیان بەسەردا ناچەسپێکە ڕێکخراوی گەشت و گوزاری جیهانی بۆی کردووە گەشتیار کەسێکە کە لە شوێنی نیشتەجێبوونی خۆی گەشت دەکات بۆ شوێنێشتر بەڵام دەبێ زیاتر لە 24 کاتژمێر بمێنێتەوە ئەمە دوهەمین داتا و ئامارەکان لەبەردەستی ئێمەکە داتایەکی دڵخۆشکەرە بەڕاستی بە بەراورد بە جەژنی ڕەمەزان و ساڵانی ڕابردوو جاویستم بۆ پرسیارە بکەم ئەم نزیکی 350,000 گەشتیاری کە هاتووە بەراورد بە جەژنی قوربانی ساڵی ڕابردوو ژمارەکە زیادی کردووە یا کەمی کردووە بەراورد بە جەژنی قوربانی ساڵی ڕابردوو زیادی کردووە بەڵام ڕێژەکە زۆر نییە بەڵام بەراورد بە جەژنی ڕەمەزانی ئەم ساڵ تەنها 203,000 گەشتیارمان هەبوو بەڵام بۆ ئەم جەژنە ژمارەکە 300 و نزیکەی 50,000 گەشتیارە هەرۆ گوتم ئەمە بێجگە لەو ئەوەی زۆر زیاتر فەرقی هەیە لەگەڵ ساڵی ڕابردوو کە زۆر مای دڵخۆشیە بۆ ئێمە ئەویش زیادبوونی ژمارەی گەشتیارانی ناوخۆیە ژمارەکە بە شێوەیەکی زۆر دراماتیکی بەرزە بێتەوە بەڕاستی ئەمەش دەرخەری ئەو ڕاستەیە کە گەشت و گوزاری ناوخۆی ئیتر خەریکە زیاتر برەو دەسێنێ کامە هەنگاوێکی زۆر باشە بە ئاڕاستی ئەوەی کە ئێمە زیاتر هاانی هاو نیشتمانیانی خۆمان بدەین بۆ ئەوەی پارەکان هەر ناوخۆی وڵات خەرج بکەن و گەشتیاری ناوخۆی خەڵک لە سلێمانی چۆ بۆ هەولێر لە هەولێر چۆ بۆ دووەک ئەوە زیادی کردوە زیاتر بەڵێ ئەم زۆرش بەڵێ ئەم زۆرش کە بەڕاستی زیاتر لە برەوسەندەوە ئێمە بەپلان دەمانێت ئەو چۆن ئەو ژمارانە ژمارەکەنەوانی گەشتیاری دەرەکی کەین بۆ ناوهەرێم لە ناوڕاست و باشوورەوە بێ ئەوانی ناوخۆش بە چ میکانیزمە بەڵێ دیارە ئێمە بۆ وەرگرتنی داتا و ئامار چەند سەرچاوەیەکی فەرمی هەن کە پشتیان پێ بەستین سەرچاوەی سەرەکی ئێمە ئەو بازگانن کە هەرێمی کوردستان دەبەستنەوە بە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق کە دیارە زۆرینەی هەر زۆری گەشتیارانی ئێمە لەوێ دێن لەوێ بە سوپاسەوە بۆ برایانی ئێمە لە ئاسایش سەرڕای ئەوەی کە ئاسانکاریەکی ئێجگار زۆر دەکەن بۆ هاتنە ناوەی گەشتیاران هاوکات هەموو خەڵکانش وەکو گەشتیار تۆمارەکەن کە بەمەستی گەشتیاری ڕوودا هەرێمی کوردستانەکەن ئەمە شوێنی دووەمیان فڕۆکەخانە نێودەوڵەتیەکانی هەولێر و سلێمانیە کە ئێمە لەوێ داتای گەشتیاری وەرەگرین شوێنی سێم ئەو دەواازە نێودەوڵەتیانن کە هەرێمی کوردستان بە وڵاتانی دراوسێ دەبەستنەوە ئەمە بۆ گەشتیارانی دەرەوەی هەرێمی کوردستان دیارەمە سێ زۆر گەشتیارمان هەیە گەشتیارێکی ناوخۆی کە ئی هەرێمی کوردستان ئەمانە لە بنکە گەشتیاریەکان وەریەگرین ئەو گەشتیاری دووەمینیان کە زۆرینی هەرە زۆریان پێک دەهێنن ئەوانن کە لە باشوور و ناوڕاستی عێراقەوە دێن واتە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێن گەشتیار جۆری سێمی گەشتیار کە هەرە گرنگترینیانە و ئێمە دەمانەوێت ژماری ئەوانە زیاد بکەین ئەو گەشتیارانن کە لە دەرەوەی عێراقەوە دێن و پێیان دەگوترێت گەشتیاری نێودەوڵەتی جاچە ئەو گەشتیارانە لە وڵاتانی دراوسێەوە بێت ئەوە ژمارەکە زۆرە ئێمە بەڵێ ئێمە دەبێ بۆ ئەو باسانە بەڕاستی پشت بە داتا و ئامار ببەستین خۆتەزانی خۆت ئابووری ناسی زمانی ژمارەکان هەمیشە زمانێکی بەهێزە و هەروەها بەڵگەی زۆر کۆنکریتین ئێمە ساڵان دەتوانم بڵێم 4 ساڵ 5 ساڵ پێش ئێستا لە کۆی
ئەو گەشتیارانی کە دەهاتن بۆ هەرێمی کوردستان ژمارەی گەشتیارانی ئەوانەی کە لە دەروی عراق و دەهاتن پێیان دەگوترێت گەشتیارانی نێودەوڵەتی لە نێوانی 15 زۆرینەکەی دەگەیشت بە 18 بەڵام خۆشبەختانە لە 2 ساڵی ڕابردوو ئەو ژمارەیە بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە. لە ئێستادا دەتوانم بە بەڕێز بڵێم کە لە کۆی ئەو گەشتیارانی کە دێن بۆ هەرێمی کوردستان 125 ئەوانن کە لە دەروی عراقەوە دێن، چ وڵاتانی دراوسێ یاخود وڵاتانی کەندا و ئاسایی ئەوروپا و ئەمریکایی کە گوتمان ئەم ژمارەیە بە شێوەیەکی دڵخۆشکەر بەرز بۆتەوە. بەڵام ئێمە لە چوارچەوەی پلانی 8 ساڵە لەپاڵ زیادکردنی ژمارەی گەشتیارانی باشوور ناوەڕاستی عێراق ژمارە زۆر گرنگە و باست کرد بەڕێزێ کابووناسێکیش لەم ژمارانە تێگەم، بەڵام ئەبێ بزانین ئەم ژمارانە تا چەنی فعلەن گەشتیارە. 6,000 کەس لە مەرزێکەوە لە ئێرانەوە هاتووە بۆ هەرێمی کوردستان، بەڵام دڵنیام بە 5 بۆ کرێکاری هاتووە، ناکرێت بە گەشتیار هەژماریانکەی. ئایا هیچ فۆرمێک بەسەر ئەو کەسانە دابەشەکرێ لە شوێنە گەشتیاریەکان بێ، لە هۆتێلەکان بێ، لە دەواازەکان بێ، لیان بپرسێکا کە تۆ بۆ گەشتیاری هاتووی چەنت خرج کردووە، بەنیازی لێرە چی بکڕی، کوێسەرنج ڕاکێش وڵات، هیچ پلانێکی لەو شێوەیەتان هەبووە بەتابەت لەو مۆسیمانی کە گەشتیارین بۆی ڕوونتر بێتەوە گەشتیار لێرە چەند خەرجەکە؟ بەڵێ ئێمە ئەو سەرچاوە فەرمیانی کە داتا و ئاماریان لێ وەردەگرین بە تەواوەتی دڵنیان لەوەی کە ئەو ژمارە وەرەگرن ینی بە ڕێژەی 100% ئەمانە گەشتیارن. بۆ من ئەگە باسکان باس بکەین بەڕاستی هەموو لایەکمان نەزانین کە ئاسایشی ئێمە سوپاس بۆ خوا بەڕاستی هێندە چاوکراون و دەزانن کە کەسێک دێتە ناوی هەرێمی کوردستان بۆ چمە بەستێک و پرسیاریشان لێگری و دەواازە نێودەوڵەتەکانیش من لەگەڵ بەڕێزت هاوڕانیم بەڕاستی کە دەڵێ بۆ نمونە کەسێک لە مەرزێکەوە بێ کە هەرێمی کوردستان بۆ منە بە وڵاتی ئێرانە بەستێتەوە ڕەنگ بێ زۆرینیان بۆ کارکردن بن، بەڵام ئەوانە پرسیاریان لێکرێت کە داخلە بن. ئەو داتای ئێمە وەردەگرین تەنها داتای گەشتیاری وەرەگرین، بێگومان ئێمە داتای کەسێک وەرناگرین کە بە مەبەستێکی تر هات بێ بۆ هەرێمی کوردستان. داتای گەشتیاریش خۆ دەزانی جۆری هەیە، گەشتیاری تەنانەت پزیشکیمان هەیە، مە زۆرێ لەو لە ئێستادا گەشتگوزاری چارەسەری گەشتیاریمان هەیە لە هەرێمی کوردستان. ئەوە سستانە تا ئەستی خەڵکێک ناوڕاست باشوورەوەی هاوین بۆ فێنکی هەرێمی کوردستانە. لایەنەکانی تر گەشەی کردووە وەکو بابەتی هونەری، بابەتی پزیشکی، بابەتی شوێنەواری، ئەمانە هیچ گەشێکی بەخۆی بینیوە؟ بەڵێ دیارە تۆپۆگرافیایی هەرێمی کوردستان و هەڵکەوتە جوگرافیاکەی خۆشبەختانە بە شێوەیەکە کە بۆ ژمارەیەکی زۆر لە جۆرەکانی گەشت و گوزار گونجاوە. ساڵانی زوو گەشتیارانی ئێمە تەنها بۆ سروش دەهاتن، بەڵام لە چوارچەوەی پلانی 8 ساڵە پەرەپێدانی جۆرەکانی گەشت و گوزار خراوە بەرنامە و هەنگاوی پراکتیکیشمان ناوە. لەم لایەنەوە خۆشبەختانە دەتوانم بڵێم چەند زۆرێکی گەشت و گوزارمان پەرەپێداوە. بۆ نمونە گەشت و گوزاری سەرکێشی کە هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان زۆر گونجاوە بۆ ئەم جۆرەی گەشت و گوزار و چاڵاکیەکانی سەرکێشی ساڵ لە دوای ساڵ زیاترە بن. ساڵانی زوو ئێمە گەشتیاران تەنها لە بۆنەکان هاتن بۆ هەرێمی کوردستان، دواتر وای لێ هات گەشتیاران بەس لە وەرزی هاوی نەهاتن. بەڵام خۆشبەختانە ئێستا دەتوانم بە بەڕێز ڕابگەێنم هەرێمی کوردستان پێی ناوەتە قۆناغێکی نوێ لە بواری گەشتیاری، ئەویش قۆناغێکی گەشت و گوزارێکی نیمچە بەردەوامەوەتە بە درێژایی ساڵەکە ئێمە گەشتیار دێ بۆ هەرێمی کوردستان. گەشت و گوزاری کشت و کاڵی یاخود ئەوەی بەناوبانگە بە گەشت و کاڵ، ینی جاران شتێک نەبوو بە ناوی گەشت و گوزاری کشت و کاڵ، بەڵام خۆشبەختانە ئێستا بە هاوکاری ڕێکخراوە نێودەوڵەتەکان توانیمانە گەشت و گوزاری کشت و کاڵی یاخود گەشت و کاڵ سەرپێ بخەین لە سەرانسەری هەرێمی کوردستان 20 شوێن ئامادەن بۆ پێشوازیکردن لەو گەشتیارانەی کە خواست و خولیان لەسەر گەشت و گوزاری کشت و کاڵی هەیە. هاوکات گەشت و گوزاری ژینگەی ئیکۆتۆریزم لەو کاتێککە من ئێستا قسە لەگەڵ بەڕێز دەکەم ئێمە لەگەڵ ڕێکخراوی UNDP بە هاوکاری ڕاوێژکارێکی نێودەوڵەتی ئەم بوارە لە ئێستادا ئێمە سەرقاڵی ئەوەین کە ئەم جۆرەی گەشت و گوزار پەرە پێ بدەین. لە 3 مانگی داهاتوو هەرێمی کوردستان بۆ یەکەم جار لە مێژووی خۆیدا دەبێت بە خاوەنی ماستەر پلانی پەرەپێدانی گەشت و گوزاری ژینگەی ئەمە هەر لە چوارچەوەی پەرەپێدانی جۆرەکانی گەشت و گوزار. بابەتێکی تر کە بۆتە هۆی زیاتر سەرنجڕەشانی گەشتیاران ئەویش گەشت و گوزاری چاڵاکی فیستیڤالەکانە. ئێمە دیارە ئەگەر ساڵی پار بەنمونەوە بگرین دەتوانم بڵێم ڕیکۆردمان شکان لە ئەنجامدانی زۆرترین چاڵاکی جاچە ئەو چاڵاکیانی گەشت و گوزار کە خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتیە کرد یاخود ئەو چاڵاکیانێ بە هەماهەنگی و هاوکاری لەگەڵ لایەنەکانی تری پەیوەندیدار بوو لە هەرێمی کوردستان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان لە بازاری هەرێم ئەم لایەنی گەشتیاری کە باسە کردووە ئەم کەرتە جیاوازانی کەن چەند داهاتیان هەبوو بینەکرد بۆ ئەمەی جەژنی قوربان ئەم گەشتیارانی هاتبێتن چەندیان خەرج کرد و بە چی میکانیزمێک ئەم بڕەپارە دیاری کراوە؟ بەڵێ دیارە داهاتی گەشتیاری دوو جۆری هەیە و جۆرێکی ئەوەیە کە لە ڕێگەی ئەو باجۆ ڕسوماتی بنی گەشتیاریەکان دەچێت بۆ حکوومەت، ئەوە جۆرێکێتی. جۆرەکەی تری
کە زۆرینە هەرە زۆری داهاتی گەشتیاری پێک دەهێنێ ئەو داهاتەیە کە ڕاستە و خۆ دەچێتە ناو جیرفانی کاسبکاران پیشەوەران خاوەنکاران جا چ ئەوانەی هۆتێلیان هەیە ڕێستۆرانت مۆتێل تەنانەت شۆفێری تاکسەکان خۆت لە هەموو کەسێک ڕەنگە باشتر بزانی بۆ پێکابووری ناسیت ئەو ساتانێک کە گەشتیار ڕوو لەو وڵاتاکەن چۆن بازار بەتەواوەتی دەبوژێتەوە و کاریگەرێکی ڕاستە و خۆی لەسەر ئەوە هەیە کە بازار ببوژێتەوە لە هەرێمی کوردستان گەشت و گوزار شێوازی جێت لە منە بەڵێ کاک برای فەرموو بەڵێ بەڵێ بەو پێکە لە هەرێمی کوردستان ئێمە ئەو لە عێراقیش سیستەمی بانکی پەیڕەو ناکرێت بۆیە زۆر ئەستەمە بزاندرێ بە دیاریکراوی داهاتی گەشتیاری چەندە بەڵا ئێمە دەستەوەستان نەوەستاوین بۆ ئەوەی هەندێک بەرچاومان ڕوون بێ و تا بتوانین پلان و استراتیژەتی داهاتومان لەسەری بنیاد بنین هەوڵمان داوە لە ڕێگەی ئەنجامدانی چەند سێرڤەیەک چەند ڕووپێویەک لە ڕێگەی بنکە گەشتیاریەکانەوە بۆمان دەربکەوێت کە گەشتیاران چەند خەرجەکەن ئەویش لە ڕێگەی ئەو ڕاپرسیانێک کە کردومانە دەرکەوتووە کە هەر گەشتیارێک لە هەرێمی کوردستان لە نێوانی $250 بۆ $300 خەرج دەکات لە کاتی مانەوەی بەڵام ئەوە تەخمینیە بەڕاستی شەومانەوەی گەشتیاریش هەر بابەتێکی تەخمینیە کە 3 شەو دانراوە ئێمە بۆ ڕێخستنەوەی ئەوانە بەڕاستی ئێمە هەست دەکەین کە دەبێت داتەکانمان زیاتر ورتر بێ بۆیە لەگەڵ ناوەندە ئەکادمیەکان لە هەوڵی ئەوە داین کە نەخشە ڕێگەیەک بدۆزینەوە ڕێگە چارەیەک بدۆزینەوە یاخود میکانیسمێک دابینین بۆی بتوانین بە دقیقی بزانین کە داهاتی گەشتیاری چەندە ئەوەی هەیە ئاماژەی دڵخۆشکەرە بەوەی کە ئەو داهاتە جیاواز لە سێکتەرەکانی تر یعنی سێکتەری تر هەن کە داهاتەکان ڕەنگە بچێتە سندوقێکەوە بەڵام داهاتی گەشتیاری ڕاستە و خۆ بۆ هاونیشتمانیانەکەمەمای خەرج کرۆ بۆ گەشت و گوزار بەتایبەت لە ساڵی ڕابردووە ئەگەروا پیاوانێکین چوار ژمارەکان زیادی کرۆ لە هاتنی گەشتیار ساڵی ڕابردوو حکومەت چەندی خەرج کردو بۆ کەرتی گەشتیاری لە هەرێم چکە خۆت زای بەشێک لەو شوێنە گەشتیارانە ڕێگەوبانێکی خراپیانەیە خزمەت گوزاری باشی لێ نیە ڕاستێکیان کارەبایان نییە حکومەت چەندی خەرج کردووە بۆ ئەم بابەتە بەڵێ دیارە سەر ڕای ئەوەی کە هەموو خۆمان نەزانین کە ئەم وڵاتە دەناڵێنێ بەدەست قەیرانێکی سەختی داراییەوە نەتواندراوە لە ئاستی پێویستی لە ئاستمحی ئێمە پارە خەرج کرد بۆ سێکتەری گەشتیاری بەڵام هەر ساڵی ڕابردوو ئەگەر بە نمونە وەربگرین تەنها لە ساڵی 2023 ملیارێک و نزیکەی 500 میلیۆن دینار خەرج کراوە لە پەرەپێدانی ژێرخانی ناوچە گەشتیاریەکان جگە لە ژێرخان ئێمە لە بابەتەکانی مارکتینگیش حکوومەتی هەرێمی کوردستان خۆشبەختانە ئەگەر ئەم ساڵەکە بە نمونە وەربگرین بەڕاستی دەستکراوە بۆ حکوومەت و پارێکی زۆر باش خەرجکرا لە ڕووی مارکتینگەوە بۆ ئەوەی هەرێمی کوردستان وەکو پێگەیکی گەشتیاری لەسەر ئاستی ناوچەکە و جیهان بناسێنرێ ئەویش لە ڕێگەی بەشداریکردنی شاندی گەشت و گوزاری کوردستان شاندی وەزارەتی شارەوانی و دەستەی گەشت و گوزاری حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانس و پێشانگای نێودەوڵەتە گەشتیاریەکان بۆ نمونێمە بەشدار بین لە پێشانگای نێودەوڵەتی گەشتیاری لە ئیسپانیا لە ئەڵمانیا لە تورکیا لە ئیمارات کە دیارە ئەمانەش تێچوان هەیە خۆشبەختانە حکوومەت ئەو تێچوانەی لاستۆ کردووە ئەویش هەر بە ئاڕاستەی زیاتر پەرەپێدانی ئەم کەرتە لەبەرەوەی خۆتان نەزانن گەشت و گوزار لە پاڵ هەرێکە لە سێکتەرەکانی پیشەشاسی و کشت و کاڵ خراوەتە ئەولەویەتی کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەرنامەشدا هەیە بەڕاستی بەشێکی داهاتی گەشتیاری لە خودی گەشت و گوزار خۆی خەرج بکرێتەوە لە ئێستاشدا هەندێکی خەرج دەکرێتەوە بەڵام ئێمە دەمانەوێت هێشتان ئەو خەرجێکە لە خودی خەرجەکرێتەوە چەندە لە سەتا چەندە کاک برایم و داهاتی گەشتیاری چەندە ئەگەر بەڕێژێکی سەتا دیار نییە ئەمە وەکو پێم گوتی ینی ساڵی ڕابرد وەکو پێم گوتی وەکو ژمارە ینی پار ساڵەکە ملیارێک و نزیکەی 500 میلیۆن دینار خەرج کرا و سەرڕای ئەوانەش ئەو بەشداریکردن پێشانگانی و دەوڵەتیانە هاپات خۆی هەرێمی کوردستان لەو بارەیەوە ژمارەیەک لە بەردەستی بابی لەسەر بابەتی نرخ مەبەستمە وەکو دوا پرسیایش دێت بکەم هەندێک جار گەشتیارەکان کە ناریمسان گلەی نرخیان هەیە واگە بەراوردێکیش بکەین لە نێوان هەرێمی کوردستان و خزمەتگوزاری هەیە لەگە هەندێک وڵاتی تر نرخی لە هەرێمی کوردستان تا ئاستێک گرانە من تێگەم باردۆخ و بابەتی هەڵاوسان و بای دینار و دۆلار ئەومانە کاریگەری هەیە بەڵام چیتان کرۆ بۆ کۆنتڕۆڵکردنی نرخ و نرخ نەبێتە مۆتەکە بۆ ئەوەی کە گەشتیار جارێک هات پەشیمان نەبێ یان بیکاتەوە بەجوو ئەسڵن بەڵێ دیارە بابەتی نرخێشێکە لەو بابەتانێک کە ئێمە بە تایبەتی لە کاتی بۆنەکان و لەو کاتانێک کە هەڵاوسانێکی گەشتیاری دروست دەبێ ئێمە
هەندێک جار لەلایەن هەندێک گەشتیارەوە ڕوبەڕووی گلەیی و گازەندە بینەوە. ئێمە لەسەر دوو ئاست دەمانێت ئەو بابەتە چارەسەر بکەین. ئاستێکیان ئاستێکی هەنووکەییە کە دەمانوێت ڕێگە لە قۆڕخکاری لە ڕووی نرخەوە بگرین، ئەویش لە ڕێگەی ئەو لیژنانەیە کە لەسەر ئاستی بەڕێوەبەراتی گشتەکانمان پێکمان هێناون بە بەردەوامی بنکە و شوێنە گەشتیارەکان بەسەرەکەنەوە بۆ ڕێگرتن لەو بابەتە. وە لە سەر ئاستی هەشت بەڕێوەبەرایەتی گشتی ئێمە لە هەر شوێنە و ژمارەیەکی تەلەفۆن وەکو هێڵی گەرم دابین کراوە. ئەو ژمارە تەلەفۆنە گەشتیاران دەتوانن لە کاتێکدا ئەگەر زانیان زیاد لە پێویست نرخەکان بەرزکراونەتەوە دەتوانن پەیوەندی بکەن و تیمەکانی ئێمە تەداخولەکەن بە زووترین کات. لە ساڵان ڕابردوو ئێمە چەندین شوێن هەبووە بە ڕوبەڕووی لێپێچین و یاساییمان کردوتەوە چ بە پێبژارتن یاخود تەنانەت هەندێک جار گەیشتۆتە ئاستی داخستنیش کەمە دیارە قۆناغکە بە هیچ شێوەیەک ئێمە نامانەوێت بگەینە ئەو ئاستە لەگەڵ کەرتی تایبەت لەبەرەوەی کەرتی تایبەت لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی ئێجگار کارا و کاریگەر دەبینێت لە سێکتەری گەشتیاری تەواوی چاڵاکیەکانی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان لەلایەن کەرتی تایبەتەوە بەڕێوە دەبردەیدار ئەمە مایە خۆشحاڵێک ئێمە بەراوردی سێکتەرەکانی تری بکەین دەبینین لە سێکتەری گەشتیاری کەرتی تایبەت ڕۆلی بەرچاو دەجێڕێت. ئەمە ئاستێ لە ئاستێکی کە دەمانەوێت بە شێوەیەکی یەکجارەکی ئەم بابەتە بنەبڕ بکەین ئەویش ئەوەیە کە لەگەڵ وەزارەتی بازرگانی پیشەسازی ئێمە کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لە کۆبوونەوەکە بڕیار درراوە کە لیژنەیەکی هاوبەش لە نێوانی دەستەی گەشت و گوزار و بەڕێوەبەراتی گشتەکانی گەشت و گوزار و لەگەڵ بەڕێوەبەراتەکانی چاودێری بازرگانی پێک بهێنرێ بەمەبەستی دانانی میکانیزم هەروەها ڕێنمایی بۆ ڕێکخستنەوەی نرخ لە شوێنە گەشتیاریەکان و دەمانەوێت نرخەکان بە جۆرێک بن کە ڕێگە بگرێت لە ئیستقلالکردنی گەشتیار بەڕاستی بابەتی نرخ بەلای ئێمە ئێجگار گرنگە و ئێمە بەردەوام کەرتی تایبەتمان هانداوە کە خۆیان بە دوور بگرن لە بەرزکردنەوە و قۆڕخکاری لە نرخدا لەبەرەوەی ئەگەر بەرزکردنەوەی نرخ سوودی مادی بە شێوەیەکی کاتی بە بنکەیەکی گەشتیاری بگەێنێ بەڵام لە دوور مەودادا بە زیان بۆ کۆی پرۆسەی گەشتیاری لە هەرێمی کوردستان دەشکێتەوە. نرخ یەکێکە لەو بابەتانێک کە ئێمە دەمانەوێت چێبڕچەی وڵاتانی تری پێ بکەین بۆیە بەلای ئێمە زۆر گرنگە دەمانێت بابەتە حەسم بکەین بە شێوەیەکی یەکجارەکی چاری بکەین. ئەو هەوڵەتا بۆ بابەتی نرخ گەشتبینانەیە بۆ هیوای بێتەوە کارێک بۆ زیاتر گەشتەکردنی کەرتی گەشت و گوزار. ئیبراهیم عەبدولمەجید وتەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم لە هەولێر و لەگەڵمانەبووی زۆر سپاس زانای زۆر باشی پیاین باسی لۆکە کەشماری گەشتیاران لە هەرێمی کوردستان بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادیکەوە لە نێو ئەو ژمارەیە شاوەی کە دڵخۆشکەرە ژمارەی گەشتیارانی دەرەوەی عێراق واتە لە وڵاتانی دەوروبەر یاخود لە وڵاتانی دیکەی دوورەوە سەردانی هەرێمی کوردستانیان کووە کە ئەمە ئەکرێ ڕۆڵێکی گرنگتری هەبێت لە بوژانەوەی کەرتی گەشتیاری لە هەرێم بۆ هیوای ساڵانی ئایندا دۆخی گەشتیاری لە هەرێمی کوردستان باشتر و چاکتر بین چکە هۆکارێکی باشە بۆ بوژانەوەی بازار.